ئازیزان سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی بەرەو هەڵبژاردن لەگەڵتان دەبم بۆ گفتوگۆکردن لەسەر بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردنەکان لە شاری سلێمانی. بزانین پارتی دیموکراتی کوردستان و لقەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان چۆن بانگەشەی خۆیان بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام دەدەن. میوانی ئەمڕۆم بەڕێز ئاکۆ چاوشین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانە کە ماوەی چەند ڕۆژێکە لە شاری سلێمانی بەشدارن لە بانگەشەی هەڵبژاردنەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. زۆر سوپاس بۆم دەرفەتە کاگاکۆ، زۆر بەخێر بیت. سپاس بۆ ئێوەش. چەند ڕۆژێکە لە شاری سلێمانی ماونەتەوە بەشدارن لە بانگەشەی هەڵبژاردنەکان لە پارێزگای سلێمانی و لە دەوروبەر بۆ پێم وابێ پارێزگای هەڵەبجە و شاری چەمچەماڵ و ئەوانەشی گرتووەتەوە. پێتان وایە بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردنەکان لەم سنوورەدا بە چ شێوازێک بەڕێوە دەچێت؟ لە ئاست تموحی ئێوەدایە؟ بەڵێ من سپاسی جەنابتانەکەم. دیارە ئێمە بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان هاتوینێتە ئێرە. ئەوەی کە ئێمە لێرە ئەیبینین هەواڵانی لقەکانی ئێمە لە سنووری سلێمانی و گەرمیان بە پێی بەرنامە و بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی کار دەکەن و بەرنمەیەکیان داڕشتووە کە لەم ماوەیە بتوانن زۆرترین جەماوەری پارتی کۆبکەنەوە بتوانن بیان بەنە سەر سندوقی دەنگدانەکان. ئەوەی ئێمە لێرە دەیبینین هەواڵان بە جۆش و خرۆشێکی زۆرەوە کارەکانی خۆیان ئەنجامەدەن و تا ڕادەیەکی زۆریش بانگێشەی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی ئارام بەڕێوە دەچێت. بەم شێوە ئارامەی کە هەیە بێگومان پارتی دیموکراتی کوردستان بەوە ناسێنراوە کە لە بانگەشەی هەڵبژاردنەکان زۆر ئارام و لەسەرخۆی و دوورێ لە گرژی. ئەم شێوازی بەڕێوە چوونی بانگەشەیە لە لای ئێوە تا چەند پەسەندە؟ ئەگەر ئێمە لامان پەسەندەوە بە تاکید ئێمە بەو شێوە کارمان ناکرد، چونکە ئەمە لە کۆبوونەوەی 11 ئەیلول جەنابی سەرۆک بارزانی ئاگاداری هەموو لایەکی کردەوە کە پێویستە بانگەشەکان بە ئاراسەیەکی ئارام بڕوات و ئەگەر هەندێک لایانی ژویستیان ئێمە ڕابکێشن بەلای ئەوەی کە بەرەو توندوتیشی بڕۆن، ئێمە بتوانین ئارام بگرین و تا کۆتایی بە ئارامی پرۆسەکە بەڕێ بکەین. پێت وایە لە ئێستا ئەو بابڵێن بابەتە لە ئارادایە کە بیانەوەی ئێوە ببەنە ناو جۆرێک لە گرژی و جۆرێک لە قسەکردن کە دژی یەکتر بێت؟ باڵێ هەر لە سەرەتاوە هەندێک لایەن بەڕاستی ویسیان ئێمە ڕابکێشن بۆ ئەوەی کە ئێمە بە شێوەی ئەوان بانگێشەی هەڵبژاردن بکەین و هەتا تا ڕادەیەکی زۆر ئیهانەی سیاسەتی پارتی و سەرکردایەتی پارتی و مێژووی پارتیشیان کرد، بەڵام پارتی بەهۆی ئەوەی کە لە خۆی ڕائبینێت و ئامادە نەبوو وەڵامی ئەو پروپاگەندە ناڕەوانە بداتەوە، بۆی بانکێشەکان بە شێوەیەکی ئارام بڕابڕێەوە. بۆچی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەی ئارام و لەسەرخۆ بانگەشە دەکات و لە سووری خۆیەتی، بەڵام هەندێک لایەن هەیە ئەگەر تا چەند گرژی لە نێوان لایەنەکان دروستکار لە سووری خۆیەتی؟ سروشتی پارتی وایە، پارتی ئەگەر تا زڕوو ئارام بێت، تا بارودۆخەکە ئارام بێت، پارتی پێشکەوتن بەخۆی بینێت. هەندێک لایەنی تر بە پێچەوانەی پارتیەوە تا بارودۆخەکان ئاڵۆستر بکەن، هەست دەکەن مانەوەی خۆیانی تیا بەدیەکەن، بۆیە پارتی بەڕێری داوە لەم بارودۆخانەدا هەر بە ئارامی ئەنگابنێت. دەبێت حیزبەکان بانگەشەکان بۆ ئەو بێت کە کوردستان بەرەو پێشتر ببن یاخود بە دژایەتیکردنی پارتی دیموکراتی کوردستان خۆیان لە خەڵکی ببەنە پێش؟ خۆی ئەبێت هەمومان ئاماجمان ئەوە بێت کە کوردستان بە ئارامی بەرەو بەهێزی بەرین، بەڵام بەداخەوە هەندێک لایەن بەهۆی کێشەکانی ناوخۆیانەوە بەهۆی بارودۆخی ناوخۆیانەوە و هەز نەکردن بە مەسئولێتی تاوە بەرامبەر بە گەل و نیشتیمان بەو شێوە بانگێشەی خۆیان دەکەن، بەڵام تاکید دەکەینەوە کە ئێمە ئەو شێوە ئیشکردنی ئەوان ئێمە ڕناکێشێ بەرەو ئەوەی کە بە توندوتیشی کارەکانی خۆمان ئەنجام بدەین. تا چەند گرنگە کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێژەیەکی زۆر بەشداری هەبێت؟ بەشداری ئێمە لە ئەنجومەنی عێراق لەسەر ڕێژە نەوەستاوە، چونکە ئێمە ئەگەر 50 کورسیمانە بێ 60 کورسیشمانە بێ 70شمانە بێ، ئەگەر هاوسەنگی هاوبەشی نەبێ شەراکەت نەبێت لە عێراقدا، بە تاکید ئەو دەنگانەی ئێمە لەوێ ناتوان کارێکی وا بکەن کە هەموو مافەکانی ئێمە بەدەست بێنن، بۆیە ئەبێ ئێمە کارێکی وا بکەین لەوێ هەمومان یەکگرتوو بین، بە یەکگرتووی داوای مافەڕەوەکانی گەلەکەمان بکەین و هیچ کەلێنێک دروست نەکەین کە ناحەزانی ئێمە بێنە ناو ئەو کەلێنەوە و ئێمە لە دەستکەوتەکان دوور بخەنەوە. بەڵام گرنگ ئەوەیە ینی سەرکردایەتی سیاسی کورد لێرە هاوڕابن، پێکەوە کار بکەن، یەک بەرنامەیان هەبێ تا بتوانین بەرامبەر بە بەغداد بە هاوبەشی دەستکەوتەکانی خۆمان بەدەست بێنین. تا چەند گرنگە لایەنە سیاسیەکان لە نێوخۆی ماڵی کورد و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشدا یەکدەنگ بن
بۆی کە بتوانن دیفاعێکی دڵسۆزانە لە گەلی کوردستان بکەن. مێژووی گەلەکەمان سەلمان دوێتی هەر کاتێک ئێمە پێکەوە کارمان کردبێت ئێمە توانیوانە ئەگەر هەموو دەستکەوتەکانیش نەبێشێ لە دەستکەوتەکان و مافەکانی خۆمان بەدەست بێنین و هەر کاتێکیش دووری بێتین و شەڕ یەکترمان کردبێت ئەو کاتە دژمنان و حەزانی ئێمە بەسەر ئێمە دازاڵ بوون لە دەستکەوتەکان و لە ئامانجەکانمان دوورکەوتینەتەوە. نمونەی نزیکمان بەری کوردستانیە لە ساڵی 92 ئەگەر ساڵی 92 ڕاپەڕینی خەڵکی کوردستان ئێمە بەری کوردستانیمان نەبووایە بە تاکی دەستکەوتەکانمان بەم شێوە نابوو و پەرلەمان دروست نابوو حکوومەت یاریمی کوردستانیش دروست نابوو. بۆیە ئێمە پێمان وایە یەکبوونی ئێمە لە بەغداد بە هەموو جیاوازەکانەوە کە هەمانە یەکبوونمان لە بەغداد دەستکەوتەکانی ئێمە بە ئاسانتر بەدەست دێت. باش ئەنجومەنی نوێنەرانی عێراقی خودت با بڵێن عێراقی با بڵێن نوێ لەسەر سێ بنەما چەسبا کە تەوافق و تەوازن و شەراکەتە. ئایا ئەم سێ بنەمایە جێبەجێ کراوە بەرامبەر بە کوردستان؟ بە تاکید نەخێر. ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ دەستور ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستور تەماشاکەین زیاتر لە 56 مادە کە پەیوەندی بە کوردستانەوەیکی جێبەجێ نەکراوە لە سەروشیانەوە بڵێن مادەی 140. بۆیە حکوومەتی عێراقیوانی کاتوونەتە سەر حکوم لەگەڵ پێش 2003 شتێکی وایان جیاوازی نیە. دەبێت چی بکرێت بۆەوەی کە ئەو سێ بنەمایە جێبەجێ بکرێت ئیتر؟ ئەبێ ئێمە هەوڵ بدەین وەکو باسمان کرد کورد لە ناوخۆیدا یەکگرتوو بێت بە بڕیارێکی سیاسی هاوبەشەوە بچێتە پرۆسەکەەوە لەگەڵ بەغدادا و پێویستی بەوە کرد ئەبێ یوئێنیش تەداخل بکات لە مۆزەی کە ئێستا لە نێوان ئێمە و عێراقا هەیە و هاوپەیمانان بە هەمان شێوە بێ کاریگەری خۆیان هەبێت لەسەر ئەو وەزعی کە دروست بووە. کارێکی واش بکەین دراوسەکانیشمان قەناعەت پێ بکەین کە تەداخل لە سیاسەتی عێراقا نەکەن و دوورکەنەوە لەو سیاسەتێک کە ئێستا هەیەە بۆی عێراقیەکان خۆیان بتوانن بگەنە ئەنجامێک کە خزمەتی وڵاتەکەی خۆیان بکەن. پێتان وایە عێراقیەکان دەگەنە ئەو ئەنجامە یاخود دەبێ یاخدا پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەم ئەو مافەی گەلی کوردستان هەیەتی لە بەغداد دەبێت وەری بگرێت یاخود دەبێت بیسەنێت؟ هەردووکیانە ئەگەر بەپێی دەستور بێت دەبێت وەری بگرێت. بەڵام بەپێی ئەو سیاسەتی کە ئێمە ئەمڕۆ لە عێراق ئەیبینین بە تاکید ئەبێ پێشمەرگە ئاسا هەوڵ بدەین و مافەکانی خۆمان بسێنین. ئەم جارە هەڵبژاردننی پێشوەختە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجامدرا. پێت وایە هەڵبژاردننی پێشوەختە لە سوودی عێراقیەکانە یەخود لە سوودی گەلی کوردستانە؟ عێراق بەگشتی بە بارودۆخێکی نەهەموارە ڕۆشتووە. ینی گەندەڵی بەڕاستی کاریگەریەکی زۆر سلبی کردوێتە سەر بارودۆخی خەڵکی عێراق و بە تایبەتی دانیشتوانی ناوەڕاست و خواروی عێراق و ئەگەر ئەو خۆپیشاندانانەش نەبووایە کە لە عێراقدا کرا دژی گەندەڵی دژی حکوومەتی عێراقی بە تاکید ئەم هەڵبژاردنە پێشوەختێژ ناکرا. ئێمە بڕوامان وایە ئەم هەڵبژاردنە تا ڕادەیەک لەوانەیە ئیجابی بێ بۆ خەڵکی عێراق بەگشتی بۆ خەڵکی عێراق بەگشتی. بەڵام بەنسبەت کوردستانەوەکو باسمان کرد کوردستان ئەبینین تا ڕادەیەکی باش ئاوەدانە ئاسایشێکی باش هەیە خزمەت گوزاریەکی باش هەیە ڕاستەکەم و کۆڕیش هەیە. بەڵام لەگەڵ بەراوردی بکەی بە ناوەڕاست و خواروی عێراق بەڕاستی جیاوازەکان زۆرن. ئەوە قسەی ئێمە نیەوە قسەی سەرکردە عێراقیەکانەکەیکەن لە ڕووی دیموکراسی و ئاوەدانیەوە لە ڕووی ئاسایشەوە کوردستان زۆر جیاوازە لەگەڵ خواروی عێراق. ئەم ئارامی و ئاسایشەوەی کردووە کە گەلی کوردستان بەرەو سندوقەکانی دەنگدان بڕۆن؟ بە تاکیدەوەی ئێمە ئەمڕۆ ئەو جۆش و خڕۆشی کە لە خەڵکی کوردستانە ئەیبینین هەندێک دیارە هەندێکی باشە بۆ ئەوەی کە خەڵک بچێتە سەر سندوقی دەنگدان و داواش لە خەڵکەکەین ئێمە کە بچن ئەو مافەی خۆیان کە هەیەە بۆ دەنگدان بچن ئەو مافەی خۆیان جێبەجێ بکەن و بشوانن دەنگ بەو لایەنە بدەن کە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتی پاراستووە و ئەم وڵاتی بەهێز کردووە. کوردستانی ئاسایشێکی جوانی بۆ کوردستان دروست کردووە دانی کەمی کە خزمەت گوزارەکانی بۆ دابین کردوون. بۆیە من بە گرنگ ێزانم پارتی دیموکراتی کوردستان لە دروشمی بانگەشەکەیە دەڵێت بۆ کوردستانێکی بەهێز پارتێکی بەهێز هەڵبژێرە. ڕاستە. ئایا پارتی دیموکراتی کوردستان ئەو پارتەیە کە کوردستان بەهێز دەکات وەک هەمیشە؟ بەهێزی پارتی لەم ڕۆدا نابینێت تەنها تۆ سیرکە لە ماوەی 75 ساڵە پارتی دامەزراوە بە هەموو ناحەزەکانی ناوخۆ بە هەموو هێزی داگیرکەرانەوە تا ئێستا ناتوانیوە پارتی لە ناوبەرن. ئێستا پارتی لە کوردستان و لە عێراقدا پارتی یەکەمە کەوا بێ ئەم پارتە پارتێکی بەهێزە سەرکردایەتیەکی حەشیمی هەیە و توانیوێتی بیسەلمێنێت بۆ ناوخۆ بۆ دراوسەکانیش و بۆ دنیاش. ئەگەر تۆ سیر بکەی ئەو هەموو وەفدانی کە هێنە کوردستانەوە
هەمووی بۆ لای پارتی دێن ڕاستە دەم بۆ لای حکومت بەڵام بەلامان کەشە بۆ لای سەرۆکی پارتی دێن سەیرە و پێشوازیانە بکە کە لە دەروی وڵاتدا سەرکردەکانی ئێمە و لە جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆکی جەنابی سەرۆکی حکومەت دەگیرێت ئەمە هەمووی ئەیسەرمێنێت بۆی کە پارتێکی بەهێزە لایەنەکانیش کە لە ئێستا لە حکومەتە لەگەڵ هەمویان ئەوە دەزانن کە پارتێکی بەهێزە بەڵام ئەمڕۆ ناچارن کە بە شێوەیە قسە بکەن بۆ ئەوەی بتوانن دەنگی زیاتر بۆ خۆیان بێنن بە شێوەیەکی تر لە بەرامبەر پارتی قساکەن دەڵێن پارتی دیموکراتی کوردستان تەنها خزمەتی سنوورەکەی خۆی دەکاکە هەولێرە بۆ سلێمانی هیچی نەکردووە ڕای تۆ چی لەسەر ئەم بابەتە کوردستان هەر کوردستانە ینی ئەگەر پارتی وابیر بکاتەوە زاخۆ پیرۆسرە لە خانەقین پارتی بە هەڵەدا چووە پارتی قەت ئەم کارەشی نەکردووە ینی کاتێک ئەم تەکنەلۆجیا و پێشکەوتنەژ نەبووە پارتی لە زاخۆوە بە خانەقین حکمی کردووە فەرقی یەکێکی خانەقین و یەکێکی زاخۆیی نەبووە لە لای پارتی کوردستان ژەر کوردستانە حتا ئێمە و پارچانی تری کوردستانیش کە داگی کراون واقعی ئەم ڕۆیە کە توێمە ناچاری بەم شوێت تعاملی لەگەڵاکەین ئەگینە لە ئێمە فەرقی دیاربەکر و مەهابات و قامشتۆ و بەڵام لە ڕووی ئیداریەوە پێم وا بێت دەستکراوەیەک هەیە لە زیاتر کە پارتی بتوانە خزمەتی پایتەخت بکات وەکو باڵین هەولێر بکات لە ڕووی ئیداریەوە دەسەڵاتی پارتی کەمترە لە ئیدارەی شاری سلێمانی وایە نەکەمترە هەر زۆر کەم پێم وا بێت زۆر کەمیشە ئێمە ئەگەر خەڵک بڕای بە قسەکانی ئێمەش نەبێت لە ماوەی پێشوەیەکێک لەو بەڕێزانی هاوسەرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان خۆی دانی پێدانا وتی هەندێ برادەر لە سلێمانی کاریان بۆ کردو کە خزمەت گوزارەکان و دەسەڵاتی حکومەت نەگاتە سلێمانی کە ئەوە بێ هەشتێک لە سلێمانی ڕوئەدات گوناحەکە هەولێر نییە گوناحەکە پارتی دیموکراتی کوردستان نییە ئەو پێوەستە بەکار بەدەستەکانی ئێرە و شێوەی سیاسەتکردن لەم شارەدا ئومێ دەکەین خەڵکی کوردستان خەڵکی سلێمانی بە تایبەتی دەنگ بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بدات بۆی ئەو ئاوەدانی پێشکەوتنی کە لە هەولێریان لە دۆگریانە شوێنەکانی تری بێنن بە هەمان شێوە سلێمانیش بگرێتەوە سلێمانی خۆی شارێکی جوانە خەڵکێکی ڕۆشنبیریشی تایە بڕوا دەبێت بە کەمترین خزمەت دەتوانانی بگەینتە ئاستی شارەکانی تر کەواتە داوا لە خەڵکەکەی کە جارێکی دیکە لە شاری سلێمانی و لە پارێزگای سلێمانی پارتی دیموکراتی کوردستان تاقی بکەنەوە بە تاکید ئێمە تاقیکراوینەتەوە ئێمە ئەگەر سەیری ساڵەکانی هەفتا بکەیت هەفتا بۆ هەفتا چوار پارتی حکمی لەم شارەیە کردووە ئەزانین کە حکمی پارتی چۆن بووە ئەمن و ئاسایش لەم شارەیە چۆن بووە بۆیە ئێمە داوا لە خەڵکی سلێمانی ئەەکەین کە دەنگ بە کاندیدەکانی ئێمە بدەن بۆی ئەوانش بتوانن وەکو کاندیدەکانی هەولێر و دووەکو شارەکانی تر خزمەتی شارەکەی خۆیان بکەن بە تاکید دڵنیام کە ئەم جارە لەگەڵ جارەکانی ترا جیاوازە بێت دەنگدانی ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جیاوازە با بڵێن شێوازەکەی بە سنوورکردنە لە ڕێی کاندیدەکانەوە دەتوانرێت دەنگ بدرێت بە حزبە سیاسیەکان پێتان وایە ئەم شێواز و پەیڕەوی ئەم شێوازە بۆ کوردستان دەبێتە کێشەیەک کە پێشتر نەیبووە خۆی هەر شێوازێکی تازە قورسایەکی خۆی هەیە بەڵام ئێمە توانیمانیانی وەکو پارتی دیموکراتی کوردستان و دەستگای هەڵبژاردننی ئێمە کە کاندیدانی خۆی باش ئامادە بکات و جەماوەرکی خۆی باش ئامادە بکات و ئەو کادرانی کە پێویستن لەم بوارەیە کار بکەن بە شێوێکی ڕێکوپێک و دراسەکراو هەمیان دەوراتیان دبینیوە بۆیە توانیمانە ئێمە خۆمان لەگەڵ ئەم بارودۆخی ئێستا کە هەیە بگونجێنین کەواتە بۆ پارتی دیموکراتی کوردستان شێوازی دەنگدان هەر جۆرێک بێت ئامادەیە و دەتوانێت بە شێوازێکی سەرکەوتوانەوەک هەمیشە پێدا تێپەڕێت ئێمە مادەم بڕوامان بە دیموکراسیەت هەیە کە هەڵبژاردنیش بەشێکە لە دیموکراسیەت بە تەکید ئێمە هەموو دقەیەک ئامادەین بۆ هەڵبژاردن و حکومدارەتیش لە کوردستانە عسکەری نییە بە زۆر ناتوانێتە سەر حکم لە ساڵی 92 تا ئێستا هەڵبژاردن نەکرێت پارتی دیموکراتی کوردستان هەر یەکەم بوو پلە یەکەمیشی بەدەزێنەوە تاکیدی ژەکەینەوە ئێستاش هەر یەکەمین و هەر پلە یەکەمیش بەدەزێنین بەڵام ئێمە نەهاتوین هیچ کاتێک بە تاگڕەوی حکمی کوردستان بکەین هەموو کاتێک لایەنەکانەوەی کە پێویستیان بڕواان بە شاراکە دەبوو بێت ئێمە هاوبەشی خۆمانمان کردوون هەندێک جاردانیوە هەبووە کورسیشی زۆر کەم بۆ ئێمە سەر وەزیرانمان پێداون لەبەرەوەی وامان بە باشزانیوە و بەرژەوەندی کوردستانەوەیە بووە ئەمن ئاسایشی بۆ ئەمن ئاسایشی کوردستان و ئاوادانی باشتر بووە ئێمە ئەوەی کە پێویست ببێت ئەنجاممانداوە پارتی دیموکراتی کوردستان و خاک و نیشتیمان چی پێکیانەوە دەبستێتەوە کە هەمیشە جەخت دەکەنەوە لەسەرەوەی ئەوە پارێزەری دەستکەوتەکان دەبن ئێمە ئەگەر خاک و نیشتیمانمان نەبوو وجودی پارتی چییە ئەنی بوونی پارتی هیچ پێویست ناکات واتە پارتی کاتێکیش کە دامەزراوە سەرۆکی پارتی بارزانی نەمر بەڕاستی حیزبی نەبووە لە پێناو خاک و کوردستانە شەڕی کردووە جەنگاوە ئەین تۆ سەری کە لە 31 و 33 بارزان
شۆڕش بزوتنەوەی 43 و 45 بارزان بەشداریکردن لە کۆماری مەهاباد ئەمە ئەگەر تەنها خۆشەویستی نیشتیمان و گەلەکە نەبێت هیچ شتێکی تری لە دواوە نەبووە لە دوای ئەم شتانەوە اینجا پارتی دیموکراتی کوردستان دامەزراوە پارتیش تۆ سیر کرد هەموو قۆناغەکانە لە قۆناغی خەباتی ناوشاردا زۆربەی سەرکردەکانی لە زیندانە سیاسەکان نبوون سەرۆکی پارتی لە ئاواری و دەربەدەریەوە کاتێکی شۆڕش دەستی پێ کردووە پارتی باشترین کادرەکانی خۆی بە شەهیدبوون داوە کابێ پارتی ئەوەی کە ئەیکات پارتی واتە پارتی پەیوەستە بە گەل و نیشتیمانەوە پارتی و بارزانانی ئەگەر بێت و گەل و نیشتیمانی لە جیا بکەیتەوە کابێ چی نامێنێت گەل و نیشتیمانی ئێمەش لە مێژووی نوێی گەلەکەمانە بڵێن ئەم ساڵی ڕابردوو وەرە مێژووی پارتی و بارزانانی لێ بێنە دەرەوە بزانە چێمێنێت توێکی نامێنێتەوە کابێ هەردووکی هاوشان پێویستی یەکتر هەمیشە پارتی دموکراتی کوردستان چەخت لەوە دەکاتەوە کە پارێزەری دەستکەوتەکان دەبێت و ناهێڵێت بستێک لە خاکی کوردستان بچێتە دەستی دوژمنان ئەم دروشمە یاخود ئەم وتەیە پارتی دموکراتی کوردستان وا دەکات کە گەلەکەی بڕما و متوانەیەکی تەواوی پێ ببەخشن لە ڕۆژی دەنگداندا بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە پارتەکەیان بدەنەوە پارتی ئەمەی لە دروشمەوە کردو بە واقع ئەنی پارتی هەموو کاتێ سەلمانەتی کە کاتێ پێویست و بێت لە سەنگەری پێشەوەی خەبات و تێکۆشان بووە هەر نمونایەکی نزیک ینی تۆ سیر کە لە دوای داگیرکردنی کەرکووک و سنجار و مەخمور پارتی سەنگەری لێدا بەجێ نەهێشت ئەنی خەڵکێک گەبوو سەنگەرەکانیان بەجێ هێشت پارتی سەنگەری لێدا وەتوانی هەرێمی کوردستانیش بپارێزێت پایتەختی کوردستانیش بپارێزێت واتە بڕوابوونی پارتی بە مەسەلەی پەیوەستبوونی پارتی و سەرۆکایەتی پارتی بە تایبەتی جنابی سەرۆک بارزانانی بە خاک و نیشتیمانەوە شتێکە ئەوە قەناعەتێکی لێنەبراوە هاتنەوەی بارزانانی نەمر هێنانەوەی تەمی نەمران بۆ کوردستان ئەوەش جارێکی تر پەیامێ بوو جەنابی سەرۆک بارزانانی بە خەڵکی کوردستانیە جارێکی تر ئێمە کوردستان بۆ هیچ کەسێک بەجێ نایڵین با دەبابە بەسەر لاشەمانە بڕە باش چەند ڕۆژێکی کەم ماوە بۆی کە بچینە پرۆسەیەکی گرنگی دەنگدان پەیامتان چییە چۆن تا ئێستا یاخود تا ڕۆژی دەنگدان بانگەشەی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی ئارام بە شێوەیەکی سروشتی چۆتە پێشەوە لە ڕۆژی دەنگدانیشدا پرۆسەیەکی دوور لە گرژی و یاسایی بەڕێوە بچێت ئێمە بڕیارمانداوە بڕیاری جەنابی سەرۆک بارزانیە و سەرکردایەتی پارتیە کە پرۆسەکە بەهێمنی و بە ئاسایشی بڕوات و هەوڵ بدەین لە ماوەیە ماڵ بە ماڵ ئێمە بگەڕین بۆی دەنگ بۆ کاندیدەکانی خۆمان بەدەست بێنین بە تایبەتی لە ڕۆژی دەنگدانە پێویستە هەموو هەواڵانی پارتی جەماور و لاینگرانی پارتی ئەو کەسانی لە دەرەوەشی پارتیشن و بەس بڕۆیان بە سیاسەتی پارتی هەیە بڕۆیان بە سیاسەتی حەکیمانی جەنابی سەرۆک بارزانیە بچن بۆ دەنگدان بۆی بتوانن کاندیدەکانی ئێمە لە سنووری سلێمانی و گەرمیانە سەر بخەن کە کاندیدەکانی ئێمەش یادگارخانە شنۆخانە دکتۆرە ئەشواق جافە کاکشوانە ناسکەخانە ینی ئەمانە بەڕاستی لە خەڵکی تێکۆشەن و لە عایلی تێکۆشەرن ئەمانە نیشتیمان پەروەرن پەروەردەکەشیان پەروەردەیەکی نیشتمان پەروەرانەیە بۆیە پێمان باشە لەو ڕۆژەدا خەڵکی ئێمە بچێت بۆ دەنگدان بە دەنگیش بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەوڵە وجودێکی تایبەتی داوە بۆی کە ئافرەتان بێنەکایە سیاسیەکانەوە دەستێکی باڵایان هەبێ هەروەک چۆن لە سنووری سلێمانی و گەرمیان لە کۆی 5 کاندید چواریان ئافرەتن ڕای ئێوە چییە لەسەر ئەو بابەتە ئایا گرنگە ئافرەتان لە کایە سیاسیەکاندا بێنە پێشەوە تۆ ئەگە بگەڕێتەوە بۆ مێژووی پارتی با بگەڕێنەوە بۆ پەنجاکان ینی پارتی وە جەنابی سەرۆک بارزانانی لە ساڵی 53 بڕای بۆەوە بووە کە ئافرەتان ئەبێ یەکێتیەکیان هەبێت و بەشدار من لە خەباتی سیاسی و کۆمەڵایەتی و ئێستا ئابووریش گەلەکەشماندا تۆ سێ کە پارتیەگە یەکەم حیزب بووە کە ئافرەت ئەندامی سەرکردایەتی حیزبەکەی بووە لە 60ەکاندا پارتی ئێستا چەند ئەندامێکی هەیە هەمووی ئافرەتن کە ئەندامی سەرکردایەتی پارتین و دەوریشیانەوە بەرپرسی مەکتەبە گرنگەکانی پارتین بۆیە بڕوابوونی پارتی بە ئافرەتان بڕوابوونێک کە لە قەناعەتەوە هەیە شتێک نییە بۆ ئەوە بێت کە خەڵک بڵێ وڵای پارتی گرنگی بە ئافرەت دەدا بۆ ناو بۆ ئەوە بێت حیزبەیە خۆی بە سۆشیال دیموکرات دەزانێت خۆی بە حیزبێکی پێشکەوت و خوازی ژزانێت لە سەرکردەکانی ئافرەتی تێدا نیە و ئەگەر هەش بن دەوری هەم پێ نەداون بۆیە پارتی لە بڕواوە قەناعەتی وایە کە ئافرەتان ئەتوانشان بەشانی پیاوان دەوری کاریگەری خۆیان بینن هەندێک جار لە هەندێک شوێنیشە ئەتوان باشتر دەوری خۆیان بینن ینی تۆ سەی کە لە پەرلەمانی عێراقا دکتۆرە ڤیان دکتۆرە ئەشواق جاف هەنی زۆر لەوانی کەش دەوری باشتریان لە زۆر لە پیاوەکانیش بینیەوە بۆیە بەڕابوونی ئێمە لەو ڕانگەوەی دوا پەیامی تۆ دوا قسەی تۆ بۆ دەنگدەرانی پارتی لە شاری سلێمانی چییە؟ من پێیان دەڵێم
پارتی لە سلێمانی مێژوویەکی دوور و درێژی هەیە، هەزارەها شەیدی هەیە، هەزارەها خەڵکی تێکۆ شەر و قوربانی دەری هەیە. ئەم شارە شاری پارتی بۆکو جەنابی سەرۆک بارزانانی لە بەقەر دوو پارتی خەڵکی ئێمە لە سلێمانی هەیە پارتی هەیە و ئێستاش لە هەولێر و لە شوێنەکانی ترڵ پارتەکانی سلێمانی دووجار پارتین کاوە بێ کە ئێمە ئەم ناوە گەورەیەمان وەرگرتووە و ئەم مێژووە پەرشنگدارەمان هەیە بتوانین ڕۆژی دەنگدان هەمومان بچین بۆ دەنگدان بۆی بیسەلمێنین کە ئەم شارە شاری پارتیە. زۆر سپاس بۆ تۆ. سپاس بۆ سپاسی مادووبوونتانەکە ماگاشم لێ ئێوە ئەم چەند ڕۆژە بەڕاستی پێشمەرگە ئاسا لە ناو خەڵکە ماندووە. ئەوش ئەرکە زۆر سپاس بۆ ئێوە. ئازیزانی من پرۆگرامی ئەمڕۆژ هاتە کۆتایی تا پرۆگرامێکتر شاد بن.